باخچەی شاعیرانە هاتم گەڕام چڵ بە چڵ هەمووم پشکنی شەپشێ گوڵی جوانم چنی پێشان چوومە باغی خانی گوڵێکی زەردم لێهانی لە باخەکەی حاجی قادر گوڵێکم لەوێ کردەوە سوور بوو وەکو پشکۆی ئاگر لە باخەکەی فایق بێکەس گوڵ ئەرخەوانم هاتە دەست وتیان بۆ گوڵێکی شەو بۆ باخی مختار جاف بچۆ ئەگەر نێرگزیش دەوێ لای پیرەمێر دەستەکەوێ لە باخی سالم و حەمدی گوڵە هێرۆ و مێخەکم دی بۆ ڕەشە ڕێحانە گەڕام لای ئەسیری بۆیان هێنام ئەم گوڵانەم جوان و پارا و دەستکە نەکرد بردمە سەر گۆڕێکی بێناو وتم ئەم هەموو گوڵانە دەستە دیاری شاعیرانە پێشکەش بێ بەوەی بۆ کورد گیانی پاچی خۆی بەخت کرد. خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس. دەست و پەنجە و خۆش بێ خاتونگیان. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵین لە دیمانەی کینوی قەلەندەرخانە لە کەناڵە جوانەکەی کوردستان 24 لەگەڵ هاوڕێم کاک حەمیدبانی پێتان شاد دەبینەوە. وڵاتەکەم خۆری ئاسمانم لێت دەوێ وڵاتەکەم بەهاری جوانم لێت دەوێ من سێبەری سەرفرازی ئاڵای ژیانم لێت دەوێ. ئازیزانی قەلەندەرخانە ئەمڕۆ باس لە شاعیرێکی جوان نووس و کوردپەروەر و خەمخۆری کولتور و فەرهەنگ دەکەین ئەویش ئەحمەد سەلامە. بۆ باسکردن لە بەرهەمەکانی ئەم شاعیرە زۆر بەڕێز زاهیر ئەحمەد سەوز نووسەر و توێژەر و هاوڕێی دێرینی شاعیر لامان ئامادەیە بەخێر بێ مامۆستاگیان. زۆر سپاس. بەخێر هاتی مامۆستا. خات و ڕێسا ساڵح بە سێتارە جوانەکەی هاوکارمانە بێ بەخێر بێ خاتونگیان. بەخێر بێ خاتون. یەکمان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان گەر بکرێت کورتەیەک لە ژیانی شاعیرمان بۆ باس بکەیت. خەندەخان پێش هەموو شتێک سپاسی تەلەڤیزیۆنی کەناڵی 24 سپاسی ئێوەش کە ئەم فرسەتە خوڵقان بۆ ئەوەی کەوایادی کاک ئەحمەد سەلامی چیرۆکنووس ڕۆمان نووس ڕۆژنامەگار تەنزنووس بوارەکانی ئیشکردنی کاک ئەحمەد سەلام فرێد جەمسەرە. بەڵێ ژیاننامەی کاک ئەحمەد بەلای منەوە چی بەجێ هێشتووە توانیوێتی خشتێک بنێتە سەر دیواری ئەدەبی کوردی لە بوارە جیاجەکانە. مامۆستا ئەحمەد سەلام لە زۆر جەمسەراکاری کردووە. ئەو جەمسەرانی کە ئیشی تیا کردووە ببوورە مامۆستاگیان گەر پێشکی پێمان بڵێ لەکوێ لەدایک بووە لەکوێ خوێندوێتی. ئەوەی کە من بیزانم لە کەرکووک لەدایک بووە هاتۆتە سلێمانی بەهۆی ئەوەی باوکی فەرمانبەر بووە. قوتابخانەی سەرەتایی و ناوەندی لە شاری سلێمانی دوایی لە کۆلێجی ئاداب لە بەشی کوردی بەکەلۆرێسی وەرگرتووە و چەند ساڵێکی زۆریش وەک مامۆستا لە ناوەندی سەلاحەدین. مامۆستا لە چ بەشێکی کۆلێژی ئاداب لە چ بەشێکی کۆلێژی بەشی کوردی. بەڵێ بەشی کوردی و ماوەیەکی زۆر دەرسی کوردی وتۆتەوە و ماوەیەکی زۆریش بەڕێوەبەری قوتابخانە بووە و چەند خزمەتی ئەدەبی کردووە. ئەتوانم بڵێم ئەوەندەش خزمەتی قوتابی و مناڵی کورد و خوێندکارەکان و قوتابیانی کردووە. بەڵێ پەروەردە و بەڵێ مامۆستاوەی وەکو ژیانی ئێمە ئاگادارین ئەو کە مامۆستا بووە
تەنها مامۆستانە بۆ بڵێ وەکو ئەوەی وانە بڵێتەوە و قوتابیەکان فێری ئەوەی کە فێری زانست و فێری معریفەی زمان و ئەدەبیات بکە ئەوەی کە من ئەیزانم لەبارەوە ئەو مامۆستایەکیش بۆ لە بواری فکری نەتەوایەتی بۆ ئەو قوتابیانی کە مامۆستایەت یعنی ئەو مامۆستایان بۆیە بەڕێوەبەری قوتابخانەکانیان بووە. کاک حەمید ئینکاری لەوە ناکرێت چونکە ئەو ڕەوانشاد ئەحمەد سەلام هەم باوک بوو هەم مامۆستا بوو هەم ڕێنماییکەری قوتابیانیش بوو. ئەو ڕێبازەی کە ئەو گرتبووی لە کارەکەیە ڕەفتاریە لە هەڵس و کەوتیا چیشیا بووە لەبەر ئەوە بێجگە لە فێرکردن ئەدەب و ئەخلاق و ڕەوشت و کوردایەتی لەسەر و کارەکانیەوە بوو. بەڵێ مامۆستاگیان بەر لەوەی بینە سەر زمانی شعری شاعر من پێم خۆشە باسێکی هاوڕێتی خۆتت لەگەڵ شاعرە لەگەڵ خوا لێ خۆش بۆیە بۆ بکەیت چۆن بووە هاوڕێتێتان چۆن دەستی پێ کرد چۆن کاریگەری هەبوو لەسەر بەڕێزت و تۆ چۆن کاریگەریت هەبوو لەسەر ئەو خەندەخان مامۆستا ئەحمەد سەلام کەسێکی زۆر بەوەفا بوو بەڵێ لەگەڵ بەتایبەتی لەگەڵ هاوڕێ نزیکەکانیە و بەتایبەتی لەگەڵ ئەوانەشا کە ڕێبازەکەیان ڕێبازێکی نەتەوەیی بوو. بەڵێ ساڵی 1970 من لە ڕێگەی ئەدەبەوە مامۆستا ئەحمەد سەلام بناسی هەتاکو ئەو ڕۆژەی کە ماڵ ئاوایی کردووە و خواحافیزی لێ کردوین بۆ یەکجارێکی ئێمە لە یەکتری دانەبراوین. بەڵێ لە ڕووی فکر و ئەدەبیاتیشەوە بەڵێ بێگومان چونکە ماوەیەکی زۆریش ئێمە لە یەکێتی مامۆستایان چ لە سەردەمی بەر لە ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش لە یەکێتی نووسەرانەوە و لە مامۆستایەتیەوە و وەکو فکریش لە زۆر مەجای نهێنی زۆر کاری سیاسیمان ئەنجامەوە. بەڵێ مامۆستا بێگومان مامۆستا ئەحمەد سەلام وەکو خۆت هەر لە سەرەتایە ئاماژەت پێە فرەڕەهەند بووە. بەڵێ ئەمە وای کردووە کە ئەو بوارانەی کاری تیا کردو ینی مەسەلەن جگە لە شعر و لێکۆڵینەوە ڕەخنە لە بواری وەرجێڕانە لە بواری چیرۆک و لە بواری وتاری تەنزا وەرجێڕان ینی ئەوەی حەز ئەەکەم ئاماژەیەک بە بەرهەمەکانی بیت ئەوانەی کە کەوتۆتە بەردەستی خوێنەران و باس بەرهەمەکانی مامۆستا ئەحمەد سەلام 20 کتێبی چاپکراوی هەیە. بەڵێ بێجگەل لەم 20 کتێب چاپکراوە کاک حەمید بەدەیان ئەتوانم بڵێم بە سەدان نووسینی هەیە لە گۆڤار و ڕۆژنامەکانە لەو گۆڤار ڕۆژنامەکانی ئەو سەردەمە لە هاوکاری لە بەیان ڕۆشنبیری نوێ و ئەو ڕۆژنامە گۆڤارانی کە دوایش لە ساڵی 70 بۆ 74 دەرچوون مامۆستا ئەحمەد ڕۆلی کاریگەری هەبوو لە ناویانە لە کاریانە و گۆڤاری دەنگی پێشمەرگەش ئەویش هەر ڕۆلی سەرەکی تیابی نیوە. لەبەر ئەوە کارەکانی فرەڕەهەندە کتێبەکانی نمونەن بۆ ئەوەی کەوا لە زۆر بوارە ئیشی کردووە. مەسەلەن داستانی شارێکی خەوخۆش کورتە چیرۆک ڕەخنەی ژان و ژیان ڕۆژگارە خەماویەکان کورتە چیرۆکە سەرکردەی لێهاتوو وەرجێڕانی ژنانی شۆخ و شەنگ وەرجێڕانە کارجێڕی لە ڕووی لە بواری کارجێڕیەوانێ بەرهەمی هەیە بەداخەوە ژیان مەودای نەداوە کە دەم خۆش ژیان چونکە وەفاتکردنەکەی دوا ماڵ ئاواییەکەی ڕەوانشاد زۆر تووپڕ بوو یعنی ڕۆژێ لەوە پێشتر ئێمە بێکەوە دانیشتوین قسەمان کردووە یعنی شتێکی زۆر تەبیعی بوو یعنی زۆر کتوپڕ بوو زۆر بەداخەوە هەر جێگەی بێ. مامۆستا گیان ئینەوە سەر باسەکانمان گەر خەندەخان شعرێکی مامۆستا ئەحمەد سەلاممان بۆ بخوێنێتەوە. شعر ناگاتە تای خەنجەر
تۆ ئاگری و خەمەکانم ناسووتنی، تۆ کانیاوی و گڕی توێنێتیم ناشکەین، تۆ هەوری تو بەسەر کێڵگەی بەهارما گوزەر ناکەی، تۆ خۆری تو بە ئاسمانی ناو شارما تێپەڕ ناکەی، تۆ بەفری تو دۆڵ و شاخم پڕفەڕ ناکەی، تۆ بارانی و کێڵگە و باخم هیچ تەڕ ناکەی، تۆ ئاسمانی و ئەستێرە ناگریتە باوەش، تۆ دەرمانی و ساڕێژ ناکەی ئازاری لەش، تۆ کەی گڕ ئەگری وەک خۆم، تۆ کوا بۆ من ئەبی بە مۆم، تۆ قەت برسێتیم تێر ناکەی، تۆ هیچ سەربەستیم فێر ناکەی، تۆ کەی وشەی ناو سەنگەری، تۆ کوا چەقۆی کوا خەنجەری، یەخەی ویژدان تمڕاتەکان هەر نەهاتی، هەموو جیهانم تێگەیان هەر نەهاتی، ئەگەر گوڵی سەر ئەرزمی ئەی بۆ هاوڕێی ناحەزمی. دەم خۆش هەندەخان زۆر سپاس. خۆش بێسەخت. مامۆساجان، بێجگە لە ئەو بوارانەی کە باسمان کرد، بواری وەرگێڕان ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشان وەرگێڕانی چوارینەکانی بابەت تاهیری هەمەدانیە کە ئێمە ئەزانین وەکو مێژووش بابەت تاهیری هەمەدانی یەکەم شاعیری کوردە کە بەرهەمەکانی مابێتەوە بۆ ئێمە کە بە شێوەزاری لوڕین و سیویتی. ئەم کارانەی چۆن ئەنجام مامۆستا ئەحمەد سەلام و چۆن ئەم شێوە زمانەی زانی تا ئەو کارە بکات؟ بۆ چوونی من کاک حەمید، مامۆستا ئەحمەد لە مەنتیقەی کەرکووک تێکەڵاوی ئەو شێوە زمانە بووە و توانیوێتی دەرسی لێ وەربگرێ و خۆی پێگەیانوە لە مەوزوعەکە و لە بابەتەکە و لە زمانەکە، لە ئەگەر زۆر نەیتوانایە و زاڵ نەبووایە بەسەریا خۆی لە قەرەی ئەو مەوزوعە نایە. لەبەر ئەوە سەرکەوتوانە زۆر بە کارامانە توانیوێتی ئەو کارە ئەنجام بات. مامۆستا گیان، مامۆستا ئەحمەد سەلام، جگە لەوەی کە ئەم هەموو بەرهەمەی هەبووە، بۆمان دەرەکەوێت کە شارەزایی ئەدەبیاتی جیهانیش بووە، بۆ نمونە شعری بۆ مەحموود دەروێش نووسیوە. گەر بکرێ باسێکی ئەم جیهانگیریەشمان بۆ بکەی لای ئەحمەد سەلام. مامۆستا ئەحمەد سەلام زۆر بە وردی زمانی عەرەبی زانی و توانایەکی زۆر باشی هەبوو، دەسەڵاتیشی بەسەریا ئەشکا. ئەو نەئەهات تەرجەمە کە نووسینێکە شعرێکە بەرهەمێک بکۆڕێ وشە بە وشە، نە لە پشت دێڕەکانەوە مەبەستەکەی هەڵهێنجا. بۆیە لەو مۆزوعە زۆر بە ئاگا بوو و زۆری ئەخوێنەوە لەگەڵ ئەو هەموو سەرقاڵی و کەرتبوونی لە ناو ئەم ژانرە ئەدەبیانە وازی لە خۆنەوە و لە بەدواداچوونی بەرهەمە ئەدەبیەکان. بێگومان وەرگێڕانی شعر زمانێکی تایبەتی ئەوێت، چونکە ئەبێ زمانی شعری زمانەکەی خۆت شارەزا بیت، زمانی شعری ئەو زمانە شارەزا بیت کە پێوی وەرەجێڕی، یعنی وەکو ئەوەی کە تۆ ئێڵێیت نهاتۆ وەرگێڕانی ماناکان بکە، یعنی هاتووە ڕۆحە شعریەکەی نەقڵ کردووە. نا مەحاولەی ئەوەیە کە لە ڕێگەی نووسینەکانیەوە ئەوەی کە لە دڵایەتی ئەوەی لە ناخایەتی دەربارەی ئەو عادات و تەقالیدە کۆنە سواوانە بەڵێ تەنانەت لێرەدا لە شعرێکیدا باس لە خەم و خەفەتی مناڵێکی سوالکەرەکە کە چۆن سوالەکە لەسەر جادە، یعنی لەگەڵ چینی چەساوایە بوو، لەگەڵ ئەو چینایە بووە کە یعنی ژیانێکی تراژیدیان هەیە، زۆر هەستیار دەخن. مامۆستا ئەحمەد سەلام وەکو وتم مرۆڤێکی زۆر هەستیار بوو، زۆر هەستیار بوو. لەگەڵ هەستیاریەکەشە وەرە تۆ شاعیر بیت، وەرە مامۆستا بیت، پەروەردەی ئەو جیلە بکەی کە لە بەردەستایە. یعنی تەسەوور کە ئەو فترە زەمەنی کە مامۆستا ئەحمەد
بەڕێوەبەری قوتابخانەوە بۆ من محازرەم هەبوو لەو تۆسەیە وشەیەکی ناشرین لە دەمی نەهاتۆتە دەرەوە بەرامبەر قوتابیەک لەبەر ئەوە یعنی ئەیگو مامۆستا ڕابرە مامۆستا ئەبێ نمونە بێ ئەبێ باوکی تەلەبە بێ اینجا تۆ وەرە حسابی ئەوە بکە ئەمە بەنسبەت تەلەبەوە بەنسبەت ئەولاکانی خۆیەوە جاوەرم مناڵێکی هەژار سوالکەرێک فەقیرێک داماوێک ببینێت ئەبێ سۆز و هەستی ئەم پیاوە پیشۆ بەڵێ مامۆستا تۆکو ئەوی کە باسیەکەی تەڵێ کەسێکی کەتوم بوو بەڵێ من لە نزیکشەوە مامۆستا ئەحمەد سەلام ناسیوە کەسێک بوو هێندەی ئەینووسی بە نیوەی ئەوە قسەی ناکرد بە ڕوبعی ئەوەش بە ڕوبعی ئەوەش قسەی ناکرد من ئەمەوێ نامەکانە هەرچیەکی هەبوو لە ڕێی ئەدەبیات و شعر و ڕخنەوە مامۆستا ئەحمەد سەلام یعنی کە حتا هاتە پۆلەکانیشەوە وشەی یەکەمی کەیگوی بوو خاکتان خۆش بوێ خەڵکتان خۆش بێ کوردایەتی بکەن نەتەوایەتی ئەساس و بناغا پارێزگاری زمانەکەشمان با بکەین لەبەر ئەوە ئێمە بەمەماوین ئەگەرگیان درێژە بە باسەکانمانەی لەسەر شاعر دوای ئەوەی کاک حەمید و ڕێساخان شعرێکی ترەکەن بە میوان فەرموو ویستم ئاگر هەڵگیرسێنم لە خەرمانی بێباریمان ویستم هەستێک بە بزوێنم بۆ دەرونی بێزاریمان ویستم دنیا ڕاپەڕێنم بۆ حەقی کوردەواریمان ویستم خەوی سەرخۆشیمان بتارێنم ویستم گیانی سەرشۆڕیمان بە گڕی قین بسووتێنم ویستم بەژارەی چەندین ساڵ بخەمەژێر قوڵای چاڵ ویستم هەموو شەپۆلەکان بشڵەقێنم ویستم دەریای خەمبارەکان لە ناخەوە بوروژێنم ویستم هیوای هەژارەکان لە ناو دڵتانە بڕوێنم ویستم زۆر شت بدرچێنم ناحەزی پێ بترسێنم لە پڕ دەستێ دەمی گرتم دەنگی خۆمی لێوەرگرتم هەرچیم هەبوو هەمووی خنکە لای من وشە نرخی شکە دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش بێ خاتونگیان مامۆستاگیان من ئەمەوێت ڕۆڵی ئەحمەد سەلام بزانم لە ڕاگەیاندندا خەندەخان مامۆستا ئەحمەد ڕابەری سیاسی بوو لە شۆڕشی ئەیلوول و لە کاری چالاکی سیاسیشە بەنهێنی بە ئاشکرا ڕۆلی گرنگی هەبووە یعنی هەستێکی نەتەوەی پاک لەم مرۆڤە بەدی ئەکرا ساڵی 1992 مەکتەبی سەرۆک من و مامۆستا ئەحمەد سەلامی ڕاستپارت بە دامەزرانی نووسینگەی خەبات و برایەتی لە سلێمانی پێشتری شەر ئێمە سەردانی کاکەی فەلاحمانە کرد تەماشامانە کرد ئەو وەختە شێوازی چاپکردن وەکو ئێستا نەبوو پیت بوو دەرات لەبەر ئەوە ئەو حەزێکی زۆری هەبوو لەسەر ئەو بابەتی ڕاگەیاندنە پێ خۆشحاڵیەوە ستافێکمان دروست کرد من و مامۆستا ئەحمەد سەلامی ڕەحمەتی و ساسان دەروێش ڕێبوار ئیدریس و وشیار محەممەد خوشتێکیشمان لەگەڵا بوو هاوژیل حەمەڕەشی ناو بوو ئەو معلوماتی زانکۆی بۆ هێناین وێسەش کورد لە حیاتە هەموو ماون و لە ژیانان ئەو قۆناغەی ئێمە هەتاکو شەڕی ناوخۆ زۆر بە سەرکەوتوانە زۆر بە ئارامانە زۆر بە ویست و حەزی خۆمان خۆبەخشانە هەر بژین مامۆستاگیان بەڵێ مامۆستا من لە سەرنجێم لە شعرەکانیە هەستەکەم ئەم وەکو چۆن لە جۆری شعری نەمەتی نوێ یان بڵێن شعری ئازاد شعری نووسیوە بەڵام هەندێک جار کە هەندێک شعری هەیە خوێنیتەوە هەستەکەی شارەزاییەکی باشیشی لە ئەدەبی کلاسیکە هەبووە لە کێش و وەزنەکانە لە بەهی وەزنەکانە
لە هونەرەکانی ڕەوانبێژیە لە ڕێنووسە لە ڕێنووس بەڵێ لە گرامەرە مامۆستا ئەحمەد محاولاتی زۆر بوو کاک حەمید مامۆستا حەمید لە هەموو بوارەکانە دوای هەموو ئەم بەشانەکە و کە ئەو تایە سەرقاڵ بوو حتا لە قەزای کاریگەڕیە بەڕێوەبەرێکی سەرکەوتووی زۆر زۆر سەرکەوتوو بوو یەکێ بوو لە بەڕێوەبەرەکانی متەوەستە و سانوێکانی سلێمانی دووەمین هەموو گرفتێکی نێوان مامۆستاکان قوتابی و مامۆستا بە شێوەیەکی عەقڵانی بەهێمنی لەسەر خۆ چارەسەرە کرد ئەوە خۆی لە خۆیدا بەهرەیە بەڕاستی بەهرەکانی کاک ئەحمەد ڕەحمەتی لە ڕادەبە دەربوو ینی نەک من بۆکو سۆزێکی هاوڕێتی برایانە زیان لە 6 ساڵ بێکەوە هەڵسوکەوت و دانیشتن و خواردن و پێکەوە ژیان بەڵام هەرچەند سەرنجم ماوە تەماشامە کرد هەرچی سیفەتی جوان هەیە چ لە پەروەردەی مناڵە چ لە پەروەردەی خێزانە چ لە عیلاقاتی لەگەڵ خەڵقا لەبەر ئەوە هەموو جارێک ئەیگو پێویست ناکات تۆ مناقەشەی بێهودە بکەیت پێویست ناکا بڵێ ناوازی لێبێنە خۆی ڕۆژێک لە ڕۆژان تێگا کە ئەمەی ئەو لەسەری ئەدوێ هەڵەیە ڕێگا ڕاستەکە گرێتەوە بەر بەڵێ مامۆستا بابەتیشتر هەیە لە ژیانە ئەویش نامە گۆڕینەوە لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە لەگەڵ دەرەوەی وڵات هاوڕێی بوون ئەم پەیوەندیە چۆن بووە لەلایەن مامۆستا ئەحمەد سەلامەوە لەگەڵ هاوڕێ مامۆستا ئەحمەد سەلام زۆر بە وەفا بوو کاک حەمید یعنی ڕەفیقی دڵسۆزی دەستنیشانە کرد ئەیزانی چێ بە حەق ئەبە دڵسۆزێتی ڕاستگۆیە لەگەڵیا ڕەفاقەتەکەی ڕاستەقینەیە یعنی بۆ نمونە من تەسەورەکەی برادێکە بوو لە سوید فەرهادی مەتبەعەیان پێوت چەند دوور بوو من خۆم چەند دوور بووم کە سەفەرم کرد چوو بۆ سوید بەڵام قەت ڕۆژێ لە ڕۆژان کاک فەرهادی بیر نەچوو بوو قەت ڕۆژێ لە ڕۆژان منی لە بیر نەکردو بوو یعنی ئەوە نەبوو مەسەلەن سەرپێیی بێ کە دڵسۆز یعنی کە ڕەفاقەتیە کرد زۆر بە دڵسۆزی ڕەفاقەتیە کرد کە کەسایەتیە کرد زۆر بە دڵسۆزی کەسایەتیە کرد صفەتێکی تری زۆر جوانی تیا بوو لە پاشمی لە باسی کەسی نەیەکرد ئەوەش یەکێکە لە ڕەوشتی مرۆڤانە و کە مرۆڤێک بە ویژدانەوە لەگەڵ خەڵکە مامەڵە بکە خەندەخانە حتا ئەوانەی ئازاریان نابوو ئازاری مەبەسم ئەدەبیە یعنی پێویست ناکە یعنی زۆر تەفاسیلی پێ بەم حتا بەرامبەر ئەوانە حەقدی نەبوو کەراهەتی نەبوو یعنی دلێکی زۆر سادەزانم ئازار دراوە گەلێک جار ئازاری دەرونی دراوە بەڵام هەر کەسێکی هێمن بووە بەرامبەر زۆر هێمن بوو زۆر لەسەر خۆ بوو مامۆستا گیان حەزەکەم دوو چوارینە لەو شیعرانی کە وەکو تەنز ئامێزە نووسیوێتی مەسەلەن بۆ نمونە ئەڵێ ئەوانەی تووشی لاسایی هاتوون لە دنیای زانین هەر هێندە فێر بوون لای ئەوان ژیان یەک مانای هەیە سەما و گۆرانی یا بەرەڵا بوون زۆرن ناچیزە و پیاوی ناڕەسەن بە نرخی تاچێ پێڵاوت ناگەن ئەوانە لەکوێ ئاخور بە پێز بێ بۆ ئەو شوێنانە سەریان شۆڕەکەن چەند جوانە دەم خۆش کاک حەمید خۆش بێت مامۆستا گیان بێگومان ئێمە چەند قسە بکەین لەسەر شیعرەکان و بابەتەکانی ئەحمەد سەلام کاتی بەرنامەکە بەڕاستی ئێمە تەنها هێندەمان لەسەر مامۆستا ئەحمەد سەلام بهێنینەوە یادی خەڵک کە خەڵک بە دوای نووسین و کتێبەکانیان بگەڕێ و بیخوێنێتەوە ئەوە ئەرچی ئێمەیە وەگەرنا بە چەندین بەرنامەش ناتوانین مافی خۆی بینێ بە مامۆستا ئەحمەد سەلام لە کۆتایی ئەم ئەڵقەیەدا زۆر سوپاسی بەڕێستانەکەم کە ئامادە بوون لە بەرنامەکە لەگەڵمانە زۆر بەخێر بێ مامۆستا هەرێکتان کێشاوە زۆر سوپاس ماندوو نەبن گەورەت کردین مامۆستا گیان بەرنامەکەتان بەردەوام بێ بەم جوانی و بەم ڕێک و پێچی زۆر سوپاسی تۆکەم هیوادارین ئێمەش زۆر سپاس بۆ ڕێساخان و دەست و پەنجە ئاوریشمیەکەی لەسەر ئامێری سێتار هەروەها سپاس بۆ هاوکارم خەندەخان بینەرانی خۆشەویستی بەرنامەی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمانە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بە شعرێکی مامۆستا ئەحمەد سەلام کە لەلایەن خات و خەندەوە بۆتانە خوێنرێتەوە هەر شاد و کامەران بن.
گۆرانیەکی خودایی ئەی خوای هیوا و خۆشەویستی گۆرانیەکم دێت ئەوێ بۆ سەربەستی بۆ نەغمەیەکی خۆش هاتووم ڕێبواری ڕێکی دوورم وێڵی ئاگرێکی سوورم تۆ فریشتەی باوەڕناسک ئەی خاوەن جوانترین قامک دێر وشەی جوان و پاراو بێنەرەوە ناو دەریای دڵم دنیای تاریک و بێ هەتاو بەو دەست و پەنجە نەرمانەت شەپۆلێک ئاوازی غەمگین بۆ دڵێکی پڕ لە ئەسرین ببارێنە تەواوی گۆمی خەیاڵی ئەم شارەمان بشڵەقێنە هەستی گەورە تاک و مناڵ بلەرزێنە ئەوسا تروسکەی ڕۆشنایی ئەکەوێتە سەربینایی هەردوو چاو تەزوویەکی بەختەوەری تێکەڵ ئەکا بە هەناو